جارێکی تر بە خزمەتانەگەمەوە لە کەناڵی شاهیدانە. ڕاستەوخۆ بە خزمەتانەگەمەوە لە باسێکی تری ڕۆژە. ڕۆژەکانی کورد زۆر توولانین. ڕۆژی کورد بە ساڵە ڕۆن. مەحنەتەکان زۆرن. ئەو کێشانەی کە زۆرتر سەرانی کورد دروستیان کردو زۆر زۆرترە لەوەی کە داگیرکەرانی کوردستان نزیک و دوور دروستیان کردو. کێشەی ئیسلامیەکان زۆر گەورەترە لە ناو کێشەی کووردا و لە ناو کێشەی ئیسلامیەکانیشە ئەو جوامێر و ئازا و بە جەرگانەی کە بەرگریان لە وجودی خۆیان لە دینیان لە کەرامەتیان لە ئینسانەتی خۆیان بەڕووی احتیلالە کرد چەوساوەترن و وەلایەنگر و کەسوکارەکانیشان چەوساوەترینن لە کوردستانە. ئەوانەی پێیانوترە زیندانیانی ئیسلامی، زیندانیانی تیرۆر، ئیتر بە هەر ناو ناتۆرەیەکی تر، ئەوانە چەوساوەترین کەسی کۆمەڵگەی کوردین لە باشووری کوردستان. هیچ کەسە ناتوانێت بڵێوانیە، هیچ کەسێکیش ناتوانێت لە ڕووی ئەوانە سەری بەرزکاتەوە، هیچ کەسێک لە ئیسلامی و لە علمانی. ئەوانەی دەسەڵاتدارن و ئەوانەی ساحەبی حکوومەتن و ساحەبی زیندانی لاکۆڵان و زیندانی حیزبی و زیندانی ڕەسمی حکوومەتی، هی دەوڵەتین کە هەمووی هەرکاتەوە لاکۆڵان، سەریان شۆڕە، چاویان نزمە، سەریان شۆڕە لە ئاستی کورد هەموو بەگشتی و ئیسلامەکان بە تایبەتی و بە تایبەتی تریشەوانەی ئەهلی غیرەت و جوامێری. بۆچی زیندانیەکانمان ئازاد ناکەن؟ بۆچی لە کاتێکا مەلەفەکان ئەوەندە قورس بوون، کەسەکان وایان لێ هاتووە لەسەر مستەوای جیهانی ناسراون، راپۆرتە نێودەوڵەتیەکان زەختەخەنەوە سەر پارتی وێچێتی؟ بۆچی منەظەماتی سربەخۆ، منەظەماتی ئازاد و سربەستی ڕۆژئاوایی لەو سەری زلهێزی وەک ئەمریکاوە لە ئەمنێستیەوە هەتاکو ئەگاتە منەظەماتی ئینسانی لە نەرویج و لە فەڕەنسا و لە ئەڵمانیا و لە شوێنانی تر داوا ئەکەن لە تاغوتانی کوردستان زیندانیانی ئیسلامیان نەچەوسێنەوە و بە پێی قانون ڕەفتاریان لەگەڵا بکەن و ئازادیان بکەن. ئەوەی کە ئێستا خەڵکێک لە دەرەوە ناوە زیاتر بیست بێتی وەکو کاک وەلید یونس ئەبوو خوبەیب کە ئەوە ئێستا ساڵی هەژدەیەمینە، دوای دوو مانگی ترە بە هەژدەهەمین ساڵ لە زیندانە کە ئەمیری زیندانیانی سیاسیانی کورد، کەسێکیشە لە توولی عمریا دەمانچەیەکیشی هەڵ نەگرتو، کلاشنکۆفێکی هەڵ نەگرتو، کەچی بە تۆمەتی تیرۆر دوای 10 ساڵ تەوقیفکردن، دوای 3 ساڵ زیندانیکردنی ئینفرادی بێ هەبوونی مواجهە، ئەنجا ڕێگەیاندا باوکی بە پیری بڕوا مقابلەی بکە و دوای فترێت سوێی بێتەوە لە تاو کوڕەکەی کە 38 کیلۆی مابوو، 38 کیلۆ. منەظەمە نێودەوڵەتیەکان ئەڵێن ئەوانەی کە جلوبەرگ و پۆشاکیان بۆ بردبوو بینی بوویان. لە مالیزیا راپۆرتێکیان بڵاو کردەوە ئەڵێ 38 کیلۆی ماوەتەوە، پۆلیسەکانی سجن داێنە سەر کورسێکە هەڵەگرن کە ئیبەنە دەرەوە بۆ ئەوەی هەوا هەڵمژێ ئەم پیاوە جوامێرە بە شەرەفە مسەقەفەی کە لە عمری منە، لە کاتێ منیش لە 1970 لە جامیعە بووم، ئەویش لە جامیعە بوو لە مەعهەدی کەرکووکەی خوێند، ئەویش وەکو من ژنێک و 4 مناڵی بەجێهێشتووە. خەڵک ئێستاوە ئەزانێ ئیسلامیەکان یەک و دوودون و تاوانباریشن فعلەن ئەوەی بووە بە پێی تەلەڤیزیۆن کە هێنراونەتە سەر تەلەڤیزیۆن هەندێکیان کە ئیتر ئەخبارەکانی تەکنۆلۆژیای سەردەمیش سەریعە، ئیخباری ئەمڕۆهی دوێنێمان بیرە باتەوە، دانیشتن و پێکەنینە پلاستیکیەکانی ئیسلامی و علمانی کوردستانی دەسەڵاتداران و زیندانیانی لاکۆڵان و لیژنەی زیندانیە سیاسیەکان چ سۆران عومەر بێت چ زانە ڕۆستایی هی مافی مرۆڤ بنیا سەرپەرشتی زیندانیەکان یا وەزیرە ناوخۆییەکان یا وەزیری داد کە ئەبووە عایدی ئەو زیندانەکان، ئەوانەش ئەو پێکەنینە پلاستیکیانەوە ئەو خەمخۆری کە دەریە بڕن هەر بەرنامە و قسە فرۆشتنێکە و هیچی تری لە پێیانە بوو. ئەوانەی لە زیندانان و سەلیب ئەحمەر زەختی لە تاغوتانی کورد کردووە، لە پارتی لە یەکێتی بۆی بیان بینێ نامەیان بگەێنێتە کەسوکاریان، نامەی کاک قودس حەسەن لە سلەیمانیەوە بۆ سمود بە 9 مانگ گەیشتە دەستی، بە 9 مانگ
لە کاتێکە نامەی سایقەکەی بن لادن کە یەمەنی بوو لە گوانتانامەوە سەلیب ئەحمەر گەیاندێک کە سوکاری بە 3 مانگی پێنەچوو لە یەمەن کە زەحمەتە لە یەمەن زەحمەتترە عنوان بدۆزیتەوە. کا قودس نامەکانی بە سەلیب ئەحمەرە ئاهات 2 ساڵ، بەڵام ئێستا ئەوە 9 ساڵ بۆ 10 ساڵە چێ هیچ ئەسەرێکی نییە. سەلیب ئەحمەریش نایدۆزێت. بۆچی؟ کەسێک گیرا بوو لە سلێمانی کیسەیان کردبووە سەری بە دەستوری ئەمریکایەکان لە زمانی سەرکەوتی کوبە، هەر لە سلێمانی لەسەر جادە فڕاندبوویان. خەبەریان دایە ئێمە وتیان شتێکی ئاوا هەیە و گەرێوە هەوڵێکمان بۆ بدەن لە دەرەوە. برایەکی بەڕێز ناو تەفسیلات و هەموو شتێکی وەرگرت و وێنەکەیمان دەستکەوت و دوایی لە ڕێگای حقوقی ئینسانەوە منەظەمە نێودەوڵەتیانەوە لە بەریتانیا هەوڵمان بۆ دان و الحاصل راپۆرتێک گەیشتە بەردەستیان لەسەر کابرا و چۆنێتی گرتنی و لەکوێ و چۆنە. ئەویش قەدەری خوای گەورەوە بوو، ئافرەتێکی دراوسەی خۆیان بینی بووی 3 دقیقە یان 100 مەتر کە تێپەڕ بوو لێ پێشەوەی بگیرە سەلامی لێ کرد، وتبووی من لەوێ بینیومە، ئیتر دیاریش بوو لەو کاتەیە گیرا بوو. ئەو منەظەمانە بە ڕسمەکەیان هەڵگرت و ڕۆشتن وتیان ئێمە خۆمان متابعەکەین بەزێوە هیچ جۆرە قسێکی لەسەر مەکەن تا ئەگەینە نەتیجە، چونکە ئێمە وعدمان وەرگرتووە لە سلێمانی لە دەسەڵاتی ئەوان کە بڕۆین بگەڕین. ئەم منەظەمە نێودەوڵەتیانە ڕۆشتن گەیشتنە زیندانەکە، گەیشتنە کەسە زیندانیەکەش لە حەوشەکە لەگەڵ مەسئولەکانە ئەمان وەستا بوون و خەڵکەکە لە حەوشەکە هێنراونە دەرێ. دوای ئەم ئافرەتە مەسئولە، ئەم ئافرەتە بەریتانیا پرسیاری لە مەسئولی زیندانەکە کردوتی ئەو کەسەی کە هاتووە گەشەلێ منەمێ ئەوە ببینم. دوای وەختێکە مەجبور بوو تازە ئەبێ بیبینێ کە هێناویتی ئەوە ناوی چییە؟ سەیران کرد ناوی لە سجللا نەنووسراوە بۆ یەگەر لەژێر تەعزیبیانە مرد تەواو بزر ببێ بڵێن لێرە نییە. دوای ئەوە بە مەسئولەکەی ودوتی ئەمەزانین ئەمە چێیە کەی فڕاندووتانە و هیچ شتێکیشی لەسەر نییە. تەنانەت وەستا حەسەن مەسئولی ئاسایش یعنی مدیری ئەمن و لە زابتە ڕەشەکانی بەعس، ئەوە تەڵەن حەسەن باشە ناسم لەبەرەوەی باوکیشمان هەر پۆلیس بوو هێویش حەمەی براشی تەحقیقکارە لە قەڵاچوالان. وەستا حەسەن تەنانەت پێی وتوی نوکتەیەکمان بۆ بگەڕێ و تازەترین نوکتە، چونکە کەسە سەرتاشە و عادەتەن قسە خۆش و نوکتەی زۆرە، یعنی گرتنەکەشی کەس نەیزانی لەسەر چی، هیچیش نییە، هەوەیەکی تیشی پێ بوو. پاشان ئەم کەسانی کە ئەگیرێن بۆچی هیچ کەسێک لیان ناپرسێتەوە دوایی، بۆچی بە گوێرەی قانونی بەشەر تەعاملیان لەگەڵ ناکرێت لە گرتنە. هیچ کەسێک لە وڵاتانە خۆی تەسلیم بە پۆلیس ناکە، مقاومەشیەکە ئەگەر بزانە بە ناحەقە گیرێ. پۆلیس تەنانەت ئەو کەسەی کە زۆر مجریم و مافیاش وێ وەرەقەیەکی ڕەسمی لە قازیەوە دێنێڵێت و ئەمری ئیلقا قەبزت هەیە ئەگیری، ئەگەر بزانن خەتەرە ئەجینا هەر نامەکەی بە پۆست بۆ نێرنە ماڵەوەڵێن لە تاریخی ئەوەندە لە قاعەی فڵانی لە دادگای فڵانی عنوانی ئەمەیە دەبێ ئامادە بە محامیشت هەیە. بۆچی لە کوردستان ئەمە ناکرێت بەرامبەر بە ئیسلامیش؟ بۆچی خەڵک نایەوێ ببێ بە محامی ئەم ئیسلامیانە لە ترسی جەلادانی لای باڤێڵ و لای کەریم سنجاری و عیسمەت ئەرگوشی وەمان؟ لەبەرەوەی ئیسلامیانی کورد بە گشتی و ئەهلی جوامێریش بە تایبەتی بێکەسن و هیچ کەسێکیش لیان ناپرسێ و 1000 جار تەمسیل بە ڕۆحیان نەکرێت. ئەو زیندانە لا کۆڵانەی بۆ ئەندانێن لە زیندانی ئاکرێ، لە دیانان، لە محەتە، لە زیندانی ڕێخستنەکەی پارتی، لە سەر شەستی، زیندانی کانی گۆمە، قەڵاچوالان، زیندانەکانی پشتی مەعسکەر سەلام کە تایبەت کراوە بە ئیسلامیەکان. 15 کەس لە کانی گۆمە قورئانێکیان بەدەستەوە، 15 کەس بە نۆرا بۆە قورئانە بخوێنن.
کە مزاهرەیان کرد هەلووتیان بابار قورآانێکمان بدەنی بخوێنی ئەمریکایەکان بۆیان هێنا